لە سێبەری باوەڕدا بەشی دووەم نووسینی محەممەد فەتحوڵڵا گولەن. ئەو ئاڵ و گۆڕانەی کە پێغەمبەرمان لەسەر جەمبوارەکاندا ئەنجامیدا بەڵگەن لەسەر پێغەمبەرایەتیەکەی. ئەگەر پرسیار بکرێت و بوترێت گرنگترین و پێویستیترین و سەختترین و سود بەخشترین پیشە کامەیە، داخۆ دەبێت وەڵامەکەی چی بێت؟ ئایا ئەوە بەڕێوەبردنی وڵاتە کە ئەم چوار تایبەتمەندیەی لە خۆیدا کۆ کردووەتەوە؟ یان ئایا سیاسەتە، یان دادوەری و پارێزەری و سەربازی و پۆلیسیە، یاخود جوتیاری و کرێکاری و بازرگانی، یان مامۆستایەتی و ڕێنموێنیکاری و زانایەتیە؟ ئەم پرسیارە لە خاوەنی هەر پیشەیەک بپرسیت، هەمویان باز لە پێویستی و سود و گرانی و گرنگی پیشەکەی خۆیان دەکەن. بەڵێ، بێگومان هەموو کار و پیشەیەک پێویستی و گرنگی و سەختی و سوودی تایبەت بەخۆی هەیە، بەڵام بێ هیچ گومانێک بناغە و بنچینەی هەموو پیشە و بوارێک فاکتەری مرۆیی واتە پێگەیاندنی تاچی چاکەکار و سوودبەخشە. 2. پێگەیاندنی مرۆڤی نمونەیی کە ستونی بنەڕەتی ژیانی کۆمەڵایەتیە، پێش لە هەر شت پێویستی بەوە هەیە کە پەروەردەکارەکەی خاوەنی ئەخلاقێکی نمونەیی و کامڵ بێت. جگە لەمە پێویستە پەروەردەکار فیترەتی کەسی پەروەردەکرا و یاساکانی بەدیهاتنی و باری دەرونی و شێوە و پێکاتەی ڕۆحی و توانە و بەهرە و لێهاتنەکانی و دۆخی کلتور و جیهانبینی و دنیای هەستەکانی و چۆنیەتی و تایبەتمەندیەکانی بیرکردنەوەی و مەیل و ئاوات و خۆزگەکانی و خاڵە لاوازەکانی و پێگە کۆمەڵایەتیەکەی و لە هەموو ئەمانەش گرنگتر ئەو تایبەتمەندیانەی کە لە داهاتوودا بەدەستیان دەهێنێت و ئەو کایە و بوارانەش کە سەرکەوت و سوودبەخش دەبێت تیایاندا. واتە بە کورتی دەبێت پەروەردەکار مرۆڤ بەسەر جەملایەنەکانیەوە وەک پەڕاوێک بخوێنێتەوە و تێی بگات. پاشان ئەم ناسین و شیکردنەوەیەش هێشتا بەس نییە. تێکەڵ نەکردن و لەبیر نەچوونی هەموو ئەم لایەنانەی کەسانی بەرامبەر و بڕیاردانی تەندروست و وتنی گفتاری پێویست و ئەنجامدانی گونجاوترین کردار بە گوێرەی کات و شوێن و کەسی بەرامبەر و حاڵەتەکەی و بڕیاردان بە جۆرێک کە حساب بۆ ئەنجامە گریمانکراوەکانی لە داهاتوودا کرابێت و ئاراستەکردنی تاکەکان. بەڵێ، هەموو ئەمانەش زۆر گرنگن. اینجا دوای ناسینی یەک بەیەکی تاکەکان بە جوانترین شێوە و هەڵبژاردن و دیاریکردنی جۆری گفتار و کردار بۆ هەر یەکێکیان هەنگاوێکی دیکە دێتە پێش کە بریتیە لە لابردنی خۆ و ڕەوشت و ڕاهاتنە خراپەکانی هەر تاکێک بە شێوازی تایبەت و گونجاو و ئەنجامدانی نەشتەرگەری لەسەر ئاستی ژیری و دڵ بە جۆرێک کە حیساب بۆ هەموو کاریگەریە لاوەکیەکان و پەرچەکردارە گریمانکراوەکان کرابێت و لە هەموو جۆرە میکرۆب و زەرویەکی زیان بەخش پاک بکرێتەوە و دوای هەموو ئەمانەش بە ئامانجی بەرزکردنەوەی قوتابیەکەی دەبێت هەمیشە کێروی پەروەردە و پێگەیشتنەکەی لە هەڵکشاندا بێت و پرچەکی بکات بە بەرزترین و مەزنترین خۆ و ڕەوشتەکان و هەرگیز نەهێڵێت دووچاری زیادەڕەویش ببێت و هەروەک چۆن جوتیارێک جێڵگەکەی لە گژ و جیا زیان بەخشەکان پاک دەکاتەوە و بە پیتترین تۆ دەوەشێنێت و بە یارمەتی گەرمی و ڕووناچی پێویست بەرهەمەکەی چرۆ دەکات، بە هەمان جۆر چاودێریکردن و پاراستنی کەسی پەروەردەکراویش پێویستە. بەڵێ، هەموو ئەمانەش دارای گرنگیەکی ئێجگار گەورەن. 3. لەوانەیە کەسێک بیر و باوەڕی ڕەگدا کوتاو دەربکەوێت، بەڵام عیبادەتی نییە. دەم لە نیشتیمان پەروەری دەکوتێت، بەڵام ناتوانێت خۆی لە زەلکاوی بەرتیل قوتار بکات. بەڕێز و ڕێکوپێکە، وەلێ لە پاراستنی مڵک و ماڵی میلەتدا هەستیار نییە. یان لەوانەیە هەموو جۆرە ڕەوشتێکی جوان لە خۆیدا کۆبکاتەوە، بەڵام ئەم ئەخلاقە لەسەر دڵ و ژیری نەخشی نەچێشاوە و نەبووە بە پارچەیەکی دانەبراو لە کەسایەتیەکەی. هەر بۆیە ئەوەی ئەمڕۆ هەیەی لەوانەیە سبەینێ لە دەستی بدات، لەوانەیە ئەمڕۆ خۆشویستراو بێت، بەڵام ڕەنگە سبەی خەڵکی نەفرەتی لێ بکەن. هەنووکە بیر لە کەسێک بکەنەوە کە هەم خۆی باوەڕی هەیە و هەموا لە خەڵکیش دەکات باوەڕ بهێنن. اینجا دڵی بڕواداران بە هەموو جۆرەکانی عیبادەت دەخاتە جۆش و خرۆش و کاتێک دەڵێت ئەخلاق هەم لە خۆیدا جێبەجێ دەکات و هەم لە کەسانی دیکەشدا دەیچەسپێنێت و پاشان بەردەوامبوونی هەموو ئەم شتانە بە هەمان شەوق و زەوقەوە هەتا ناو گۆڕ دەستە بەردەکات.
داخۆ دەکرێت گومان بکرێت لەوەی کە ئەم زاتە هێزێکی قودسی پاڵپشتی لێ دەکات؟ حاشا. مەزنترین پەروەردەکاری نەوەی مرۆڤ هەموو ئەم کارانەی ئەنجامدا و تاکەکانی بە کامڵترین شێوە پێگەیاند و لەم تاکانەش کۆمەڵگەیەکی نمونەیی و کامڵی وای پێکێنا کە مرۆڤایەتی یەکجار بینی و ڕەنگە لە داهاتوودا جارێکی دیکە نەیبینێتەوە. داخۆ ئەگەر ئەو پێغەمبەر نەبێت چی تر پێغەمبەرە؟ 4. یەکێک لە بابەتەکانی دیکەی پەروەردەکردنی تاک ئەوەیە کە پەنا بۆ بەکارهێنانی هێز و زۆر لێکردن نەبرێت. بەڵێ، سزاکان و ڕێوشوێنە توند و تۆڵ و زۆر لێکەرەکان و هێزەکانی پۆلیس و سوپا تا ئەندازەیەک دەتوانن کاریگەریان هەبێت، بەڵام لەوانەیە بەرامبەر بە ئەو سیستەم و بەهایەی کە بڕیارە پارێزگاری لێ بکرێت لە دڵەکاندا نەفرەت و ڕق دروست ببێت. لەبەر ئەوە چوونە نێو دڵەکان و گەیاندنی بابەتەکان بە ویژدانی کەسەکان و نەخشاندنی لەسەر لاپەڕەی ژیری و دڵیان و خۆشەویستکردن بناغەیەکی زۆر گرینگە لە پەروەردەکردنی تاکەکاندا. بەڵێ، هەندێک سزا و ڕێوشوێنی توند و تۆڵ و زۆر لێکەر دەکرێت بەسەر ئەوانەدا جێبەجێ بکرێت کە پاش هەرسکردن هەوڵی ڕشانەوە دەدەن و دەیانەوێت توانە و لێهاتنەکانیان کوێر بکەنەوە. ئەجینا هەوێن و ئیکسیری سەرەتا و کۆتایی گەیاندنی پێیان بە کەسانی دیکە پێویستە خۆشەویستی و شەفەقەت و لێبوردەیی بێت.